مەشق و ڕاهێنانی هەریەک لە تیپی کچانی یانەکانی ئەفرۆدێتی سلێمانی و ئەمانەی شاری بەغدایە بۆ ئەنجامدانی دوایین یاری قۆناغی گروپەکانی خولی نایبی تۆپی بالەی کچانی یانەکانی عێراق. بەڵام جگە لەم دوو یانەیە یاریزانانی یانەی سیروانی شارەزوریش لە نێو هۆڵەکە دەبینرێن بۆی سڕینەوەی ئەنجامەکانی یانەی سلێمانی لە خولەکە کە کاریگەری لەسەر سەرکەوتنی ئەوان بۆ قۆناغی داهاتوو هەیە. ئەوان ڕێگریان لە ئەنجامدانی یاری نێوان ئەفرۆدێتی سلێمانی و ئەمانەی بەغدا کرد. ئەندامێکی دەستەی کاژێڕی و یاریزانێکی یانەی سیروانی شارەزوریش هۆکارەکەیان بەم شێوەیە خستە ڕوو. من لە ڕاستیا غەدرەکە ئەوەیە کە ئێمە دوێنێکە یاریمان کرد لەگەڵ ئەفرۆتێت هیچیان پێ نەوتین لەبەرەوەی دوای یاری کە کۆتایی هات ئێمە 3-1 بەرامبەر ئەفرۆتێت کە خەسارەماندا ئاگام لێ بوو ئێمە خۆمان کۆ کردەوە چکە ئێمە حەو خاڵمان هەیە بە ڕسمی لەبەرەوەی لە خاڵسمان بردو 3-0 لەگەڵ سلێمانی 3-0 براوە بووین لەگەڵ ئەمانە دوو خاڵێکمان لێ وەرگرتوماتە 2-3 پێیان دۆڕاوین. بەڵام ئەوە نەمزانی خەبەریان هێناوەتی کاکەوە بەتەمام پتان دەمە دۆڕان لەبەر چێمان دەن بە دۆڕان لەبەرەوەی کە سلێمانی کشاوەتە لە خولەکە واتە خاڵی سەرەکیەوەی کە ئەڵەن سلێمانی کشاوەتە لە خولەکە لە هەمان کاتە سلێمانی و خاڵس دایان ناوە کە 3-0 بۆ خاڵس بنووسرێ. هۆکاری ئەوەیە ئێمە سەداوای حەقی خۆمانەکەین بە هەموو حەقێکی خۆمان کە ئەنجامەکە وای کردووە کە ئێمە بچینە چوارگۆشەی زێڕین بەڵام ئەیانەوێت غەدرمان لێ بکەن و تیپێکی عەرەب سەرخەن لە جیاتی ئێمەش بەوە ڕازی نابین و یاری ڕائەگرین ئەگەر بتوڵەکە شتێک بچێت هەموو شتێکمان ئێمە حەقی خۆمان داواکەین کێ هەیە لە حەقی خۆی پاشە بکات و وازی لێ بێنێ یعنی ئەوان ئەو عەرەبانە ئەیانەوێت تیپێکی عەرەبی چوار تیپین سەر کەوتین بە چوارگۆشەی زێڕین هەر چوارمان کوردین ئەیانەوێت ئێمە دەرکەن و ئەو عەرەبەی سەرخەن. دوای زیاتر لە 2 سعات هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکە لەلایەن سەرپەرشتیارانی خولەکە لەگەڵ یانەی سیروانی شارەزور بەڵام یاریزانانی یانەکەی شارەزور هەر پێداگر بوون لەسەر هەڵوێستەکەیان تا دوجار هەریەک لایەنەکانی ئەفرۆدێتی سلێمانی و ئەمانەی بەغدا هۆڵەکەیان جێشت و یاریەکەی نێوانیان ئەنجام نەدرا. سەرپەرشتیارانی خولەکەش هۆکاری ئەم کێشەیە بۆ یارینەکردنی یانەی سلێمانی لە دوایین یاریان لە خولەکە دەگەڕێنەوە. والله کێشەکە خۆی لە دوێنێ دەستی پێکرد ئێمە لە دوێنێ خەریکین قەنەعەت بەو نەبێنین کە ڕێگایەکە قانونیە خەتای یانەی سلێمانی کە سەحبی کردووە تاسیر لە سیروان شارەزوری کردووە لەوانەیە نەیزانیوە یانەی سلێمانی کەوایە هەر تیپێک بکشێتەوە لە بوتوڵەکانە نەتایجەکانی سەحب دەکرێتەوە. ئەوە دوو ڕۆژە لەگەڵ سیروان شارەزور قسەکەی قەنەعەتیان پێبینین ئەوە ڕێگایەکی قانونی غەڵەت نییە کەس خەتەبار نییە اتحاد خەتەبار نییە یانەی سلێمانی خەتەبارە بەداخەوە خۆی کێشەکە خۆی ئیتیحاد دروستی کێشەکە چکە من دوێنێ ئاگەپێری ئاگادار بووم بە یانەی سلێمانی و خاڵەسیان وت کێشە دروست نابێ ئەوتوانم بڕۆنەوە ئێستا ئەمڕۆ دیسان کێشەکە دروست بوو دەڵێ ئەنجامی یانەی سلێمان شەق هەیە بۆ ئەمانەی بەغا ئێستا هاتون بێمە ئەڵێن ئەمڕۆ یاریەکە ناکرێ چوارگۆشە شاری بەغاوە بچێت شاری بەغا ئێمە ناتوانین مەسوف بکەین چکە من بۆ هەولێرش بە زۆر هاتم چکە مە یانەکەی ئێمە هەموو خۆبەخشانەیە سەرجەم یاریزانەکانمان تەنانە ئوتێلەیان بۆ گیراوە خۆبەخشانە بۆمان گیراوە ڕۆژانە مەسوفێکی زۆرەکەین بۆ ئێمە ناتوانین یاریەکە خۆمان بخێنە شاری بەغاوە. جێگەی باسە یاریەکانی خولی تۆپیبالەی کچانی یانەکانی عێراق بە بەشداری نۆیانە کە بەسەر دوو گروپ دابەشکراون ماوەی چەند ڕۆژێکە لە شاری هەولێر لە نێو هۆڵی داخراوی یانەی ئەکاد عنکاوە ئەنجام دەدرێت. لە گروپی یەکەم یانەی ئەکاد بێکەم و یانەی قەرەقوش بە پلەی دووەم خۆیان گەیاندۆتە چوارگۆشەی زێڕین بەڵام لە گروپی دووەم ڕوونیە تا یەکلاکردنەوەی ئەم کێشەیە جگەل لە یانەی ئەفرۆدێتی سلێمانی کە ئەمیش سەرکەوتووە لە نێوان هەردوو یانەی سیروانی شارەزور و ئەمانەی بەغدا کامیان بۆ چوارگۆشەی زێڕین وەکو لە یانی چوارەم سەردەکەون. ئومید ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.